دەبێ ڕێزیان لێ بگیرێ وەکو پیاوان کە لە ماڵەوە ڕێز لە ئافرەت بگرێ یان لە دەرەوە کە ئافرەت دەستەوە دەرێ ڕێزی لێ بگیرێ ئیتر بە پێی کات و بە پێی ئەوەیە کە ئافرەت یعنی زۆر جار هەیە دێتەوە توندوتیژی بەرامبەرەکرێ شتی بەرامبەرەکرێ بەڕاستی ئەوە چۆن بڵێم ینی جێ قبولکردن نییە دەبێ ئافرەتیش ڕێز تایبەتی خۆی لێ بگیرێ لە ماڵەوە هەم لە دەرەوە. بەڕای من سەرەتا خودی گەورە خودی کاریگەری دایک و باوکان لەسەر منداڵەکانیان هەیە کە کەسایەتێکیان لێ دروست دەبێ و پاشان هەر ئەوانە نەکە کاریگەریان لەسەر منداڵانی تر و کەسایەتر ناو کۆمەڵگە هەیە کە ببنە هۆی بێزارکردنیان یان ببنە هۆی ئەوەی کە بەرامبەرەکانیان کو هەستیان پێ بکەن. ئایا هەموو کەسێک کە لەسەرێتی بتوانیتن وا بکات کە بەرامبەرەکەی ئاڕێزی پیشان دەدا یان ئەوەی لێ دەکات کە کۆمنت یان شتێکی ناشرین بکتەوەی ئەوەی ئەوە هەست بەکەمی خۆی بکات. ئەوە ڕای من لە بۆ سەبارەت بە ڕێزی ئافرەت خەڵک چۆن ڕێز لە ئافرەت دەگرێت بەڕای من ئەوە هەمووی لەگەڕێتەوە سەر پەروەردەکردنی دایک و باوک لە منداڵەکانی. ڕێزگرتن لە ئافرەت ڕێزگرتن لە دایکە ڕێزگرتن لە خێزانە ڕێزگرتن لە خوشکە ڕێزگرتن لە خۆشەویستە ڕێزگرتن لە هەموو شخصێکی نزیک لە ئافرەتەوە ڕێزگرتن لە خودی خۆت ئاگەیانێت بە تایبەتی ڕێزگرتن لە دایک چۆن دایک ئینسانێکی زۆر پیرۆزە ئەبێ هەرچەند بتوانین ئێمە ڕێزی لێ بگرین. ڕێز لە ئافرەتەکان بگرن داواتان لێ دەکەم ڕێز لە ئافرەتەکان بگرن ڕێز لە خێزانەکانتان بگرن ڕێز لە دایک و باوکتان بگرن. زۆر دایک و باوک زۆر گەورەیە.